ئازیزان و خۆشەویستان ئەم کاتتان باش، هیوادارم لە هەر شوێهان ساخ و سڵامەت بن. لە خدمەتانم لە هەفتەیەکی تر و بەرنامەیەکی ترە، بەرنامەی تەلەڤیزیۆنی پەرتۆ، تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتیست. لەم بەشە لە بەرنامە هاوڕێ برامی باتمانی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیستمان لەگەڵا قسە و باسەکەین سەبارەت بە دیاردەی خۆکوشتن و خۆسووتاندن سەرڕای هەموو ئەو دەرد و مەرگ و فەقر و فەلاکەتی کە ڕژیمی کۆنەپەرستی جمهوری ئیسلامی زیاتر لە 4 دەها بە کۆمەڵگای تەحمیل کردووە، بەمەوە تەنها ڕانەوەساوە بەڵکێ ئەو کەسانش کە حتا بتوانن گۆشەی لە ژیانی خۆیان بتوانن تامین بکەن، بەڵام متاسفانە بەهۆی فشاری ڕۆحی و ڕەوانیۆ کە لەو کۆمەلگا سەرڕای فەقر و فەلاکەت و نەداری و نائەمنی و بگیر و ببەندی کە جمهوری ئیسلامی بە کۆمەلگای تەحمیل کردووە، بە لەحاظی ڕۆحی ڕەوانیۆ ئینسانەکانی دووچاری مشکلاتی ڕۆحی و ڕەوانی کردووە. هەر بەم دەلیلە خەڵکی ئەو کۆمەلگا زۆر کەس متاسفانە بۆ نەجات لەو وەزیەتە ڕۆحی و ڕەوانی و فەقر و فەلاکەتە بەداخەوە دەسەدەن بە خودکوشی و خۆسووتاندن. سەبارەت بەم مەسەلە هاوڕێ برامی باتمانیمان لەگەڵا بۆ تاوتێوکردنی ئەم مەسەلە و ئەم مشکلاتە لە کۆمەلگای ئێرانە و مشەخەسەن کە ئەم بەشەی بەرنامەکە بە کوردیە زۆرتر فوکوسە بینە سەر مەسەلەی کوردستان. هاوڕێ برامی باتمانیەکە دەنگی منتە زۆر خۆشاتی بۆ ئەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ دەنگتە بیسم سڵام مەسبۆیەوە بۆ بینندگان عەزیز. زۆر سپاس بۆ تۆش. هاوڕێ برایم هەروەکو کورت ئیشارەم کرد، حتمما بۆ خۆدا ئاگاداری لەم لاولەولا ئەبینین زۆر بەداخەوە لە کۆمەلگای کوردستانە، ئەڵبەتەمە تایبەتی کوردستان نییە، دەرەوەی کوردستانیش ئەم پەدیدە هەیە بەهۆی مشکلاتێکۆ کە جمهوری ئیسلامی زیاتر لە 4 دەها بەو کۆمەلگای تەحمیل کردووە. متاسفانە زۆر کەس کە تەوانی بەرحاڵ حەلکردنی مشکلاتەکەی خۆیان نین، ناچار بەداخەوە دەسەبەن بۆ کوشتنی خۆیان یا سووتاندنی خۆیان، و ئەمە لە کۆمەلگای کوردستانە وجودی هەیە. ئەم پەدیدەی خۆکوشتن و خۆسووتاندنە دەبینین متاسفانە ڕۆژ بە ڕۆژ پەرە زیاتر دەسەنێ و بەداخەوە شاهدی اتفاقاتی ئاوا دڵتەزێ نەبین. ئێوە فکرەکەنەوە هۆی ئەم مەسەلە چییە؟ چۆنە ئینسان ئاگاهانە بێنێ دژ بە گیان و وجود و فەلسەفەی وجودی خۆی دەست بە چنین کارێ بدە؟ هۆی ئەم مەسەلەیە وای گێڕنەوە بۆ چی؟ بەڵێ گشتیا واقعان متاسفم ئێمە بەرنامەیەک ئاوامانە هەست لەسەر خودسوزی و خودکوشی قسەیەکەین. ئەی کاشکە ئەم دنیاوانەوایەتە، ئەی کاشکە ئەم ئەتفاقە بۆ ئەو ئینسانەی لە نەکەفتایەتە، بۆ خۆیان، بۆ خانەوادەیان، بۆ باوکو دایکیان، بۆ مناڵەکانیان. واقعان دڵتەزێنە ڕاستگەرەکە. بنیام وەختی سەرتیتر مهێنەکە مساحبەکە گوێشکەات و گەرێکی لەسەری قسەکە فرە سەختە بوو من شخصەن. دلیلەکەی ئەوەسا یەکش پیژم خودکوشی شتێک لە فرەی شوەرەکان ترا هەست، ئەمە بە نۆدورەت ڕاستگەرەکە. یانێ ئەوەی کە تۆ ئەگەر بیژم لەم نۆڕۆژە شاید ساڵی ئەتفاقی وان نەکەفێ حتمما دەقیق وتومە لە فرەی شوێنەکانە ئەم خودکوشیە نییە. دلیل خودکوشی معلومەوە سەرچەست. هیچ کە بەخۆشیە، هیچ کەسێک ئەوەی کە ئارامشێ بێت، هیچ کەسێک ئەوەی کە زندگی لە ڕەفایە بێت، هیچ کەسێک ئەوەی کە واقعان مشکڵەیەکی بوو لەلایەن دەوڵەتەی سەرمایەداریە و بخصوص ئەو دەوڵەتەی لە منزۆرم ئەو کشوەرە مشەخەسەی قسەکەمان ئێرانە ئەگەر نەوێتەی هیچ کە ئەو کارە ناکە. کی حازرا یەک بار شەنسێ هە زندگی کە ئەم زندگی خۆی لە خۆی بگرێ؟ هیچ کە حەز ناکە بە مردن، هیچ کە حەز ناکە خۆی بسووتنی و تەواو بەدەنێ ئێش و بەدبەختی، هیچ کە حەز ناکە سەر لە خۆی و خانەوادەی بشێونێ، سەر لە مناڵەکانی بشێونێ، هاوسا و دەراوسی و مردم خەڵک کوردستان ناڕەحەتکە، هیچ کە حەز ناکە بە چشتمەندی. ئەمە متاسفانە فشار جمهوری ئیسلامی فەقر و فەلاکەت، نەداری،
و دوای ئەوە تەبلیغ فەرهەنگ کۆنە پەرستانەی جمهوری ئیسلامی بەتایبەت بەر ئەلەی ژنان ئەمانە خۆی گشتی ئەگەر لە منە پرسی سەرچاوکەکەی و هەوا و نەهامەتیەکە گشتی ها لە جێسەر جمهوری ئیسلامیە بەو مەردمە تەحمێڵی کردیە کورە خۆ تەنیا خۆدسوزیەکە نییە تەنیا خۆدکوشیەکە نییە تۆ تماشای ئیعدام کە تماشای ئیعدام کە ڕۆژ نییە لەو خەڵکەی ئیعدام دەکات تماشای کۆڵەبەرکە چی تیکەی نان دەرتێنێت لەو کورسان و لە مەرزەکان بەلوچستانە لەو لاوەشی جنازەکەی برن تەحویڵ خانەوادەی بن تۆ تماشاکە جامعە لە کلا لە مەدارس و لە دانشگا و حتا لە خیابان هیچ کەس ئەمنیەتی نییە یعنی جمهوری ئیسلامی عامڵ هەوا و هەموو بەدبەختیکەوە ئیمڕۆ و مردم گرفتاری بوونە لە زمنا هیچ ئالترناتیوێکی نییە لە زمنا هیچ ڕێحەلی ترێکی نییە ئەگەر کەسی مشکڵی بی باوەڕکە مردم زاد ناکاتی مراجعە بە سپای پاسداران و بە نیروایە ئەمنیەتی و بە ئۆرگانەی حکوومەتکە بلا فاسە بەڵایکی لەسەر تێرە هەر بۆ بوونەوە ئەگەر جامعەکە نۆرماڵ بێ مردمەکە هیچ وەختە کاورا تەسمیمی ئاوا شتبا ناگری. زۆر سپاس بۆ تەوزیحەکانت هاورە برایی مەر وەکو کورتی شارەت کرد بۆ خۆشت دیارە ئینسان ئەگەر بە بنبەست نەگەیشت بێ ئەگەر بە دەست نەداری و هەژاری و مشەخەسەن لە کۆمەڵگای ئێرانە دەنا لە زۆربەی دنیا لە زۆربەی شوێنەکان ممکنە لەم لاولەولا بیسین کەسێ بە هۆی نەخۆشی و کەسێ بە هۆی بنبەست و بە هۆی دێپرێخۆن و دێپرێشۆن بوون و ئەمانە و مشکلاتی ڕۆحی و ڕەوانی ممکنە دەست بە سنینکارێ بدا بەڵام لە کۆمەلگای ئێرانە و بە تایبەت لە کوردستانیشە بەهۆی ئەم فەقر و فەلاکەتەوە دەکا ژنان یا پیاوان بەهۆی نەتوانینی تامینی ژیانی منداڵەکانیان ناچارە بن دەسەدەن بە خۆدکوشی و خۆسووتاندن. پرسیارەکەی من لە ئێوە ئەوەدا باتەوە جێبەوەیە بینین گیان زۆر شیرینە گیان ئەرزشی هەیە یەکجار وجودی خۆمان تەجروبە ئەکەین یەکجار تەبیعەت وجودی ئێمە بە خۆمان ئەبەخشێ و ئەبێ باشترین ئستفادەی لێ بکەین. باتەوە جێبەوەی ئەم اتفاقانە ڕووەدا ئایا ڕێگا چارەی نەجات لەم هەمووە فشار و زەخت و زۆرش کە جمهوری ئیسلامی بۆ سەر کۆمەلگای هێناوە ئایا ڕێگا نەجات لەم وەزیەتە ئەوەیە کە ئێمە خۆمان پێشەوەی جمهوری ئیسلامی بە شێوەیە جۆرا و جۆر گیانمان بگرێ خۆمان پێشقەدەم بین بۆ ئەوەی گیانی خۆمان بگرین یا ڕێگای نەجات لە گرەوی شتێکی ترە ڕێگایەکی ترەکە گیانی خۆمان نەگرین و بە خۆمان ئەزیەت و ئازار نەگەێنین و ڕێگایەکی تر ئینتخاب بکەین. پێت وابێ ئەو ڕێگایە چییە و دەبێت چ بکەین؟ فەرموو. بەنظر من ڕێگا چارەی ئەساسیەکەی ئەوەسا ئەوڵەن مشکلاتێک ئاوا تێتە بەرەوە بۆ ژن یا بۆ کوڕ بوو پیا و فەرق ناکا بۆرە ئینسانێ بەنظر منەشێ کەمێ تەعەمۆقکە ئەشێ فکر کاتەوە فکر کاتەوە لە ئایندەی خۆی فکر کاتەوە لەو تەسمیمە غەڵەتەوە ئایگرێ فکر کاتەوە بە مناڵەکانی بە زندگی ئەمانە مراجعەکە بە ڕەوان پزیشکی مراجعەکە بە دکتۆر ئەگەر مشکڵێکی هەست ئەوە ناتوانێت پۆلینیە حەدەقلەتانێ مراجعەکە بە حاومەحەلەکەی خۆی بە قەومێک بە ئاشنا بنیامەی فەهمیدە و بە دەرکووەوانە ئێران پڕێ بە تایبەت کوردەواری واقعاً لەو ئەنسانە ئاقڵ و ئاگایی لە چ لە کەنیسک و کوڕا پڕە کەسێک مشکڵێک وای هەست بلاخرە مراجعە یەکەم بە ڕەفیقەکەم بە هاوساکەم بە کەسێکەرێ من ئاوام لە سەراتیە گرفتارم یا دەستم تەنگە یا هەرچی حتا ئەگەر دەستیژێ تەنگ بێت ئەتوانی واقعاً بە شکڵێ دروستەکەی هەر لە ناو مەحەلەکەی خۆیان ناخۆ 4 نەفەرەناسی 5 نەفەرەناسی ئەچێ بۆ لایەن کاکە گیان من مشکڵەی ماڵی مەس هیچێکم نییە ناتوانم ئەم مانگە بکەرا ماڵەکەم بەم یا ئەم مانگە خورد و خوراکم نییە بوو خۆم بۆ مناڵەکانم لطفەن کارێکم بوو بکەن من قەوڵەیەم مردم کوردستان هەمیشە لەمانە پێشقەدەم بوونە جا بۆ بوونەوە ئەمەیەکی لە ڕێحەلەکەیە ئەمەشی بەم زەرفیەی لە بەم ئیمکاناتە بەم هەموو ئینسانە شیرین و عاقڵە بە دەورمانە هەست بتوانین بەوانە سپادەکەین جیالەوە ئەشی دەستمانیش بە دەست یەکە و بێقیقەتەن هاوساکانیش
محلەکە شارەکە وەختی تەشخیصەیان مناڵی مشکلێک واتێ سەبەرەوە یا معلمەکە ئەزانێ مناڵەکە لە ئیمڕوو ناڕەحەتە دەرز ناخوێنێ یا بلاخرەت کارگەرێکە چێ دەستەرکار ئەوێنین ئیمڕوو ناڕەحەتە وەزیفەی ئەو ڕەفیقەی لەسا واقعانە سێ حساس بن چون دەورەکەی دەورەیەک حساسێکە لە چنگ ڕژیمی جەنایەتکارەوە مەردنگیری کردگە کە بۆ بۆنەوە خۆمان ئەتوانین چاومان بە خۆمانەوە بێ خۆمان بە قەڵ مقداری دەستبینە ناو دەست یەکتر ئەو ئەتحاد خۆمانە حفزکەین لەبار اجتماعیە و لەبار سیاسیە و لەبار دراوسیە و لەبار هەرچی ناوێنی ئەنسانی ئەمە یەکێک لەوانەسا دووەمەکەیجی بە نەزەر من جمهوری ئیسلامی بەڵایکە جد ئەم حکوومەتە سەرمایەداریە نمایەندەگان خوا بەناو وەلی فەقیکی نمایەندان خوان ئەمانە هەوا و مشکڵیان بوو یەکێک و بوو دووان نییە کاکە بوون 95% لەو جامعەی کوردستانە مشکڵیانە مشکڵەکە خود نەخۆیان مشکڵەکە سیستمەکە بوویان درسێ کردیان آخر هەرە نمونەی آخر هەر ئەم کوڕە شاهوو هێنا سەفەری ئەمە کارمەند بووە لە سنەیە هەفتەی لەوە بە کارمەند ئاتەش نشانی بووە دەی وەختی حقوقەکەی ناوێن مشکلاتی بوو تێتە بەرەو من خۆ کارەکەی تایید ناکەم مەسیای ئەم تەسمینیە نەگردا خۆی ئاگر بە وەلی چەپکە پۆلی نییە کەراماڵ بەرماڵی گردێ مناڵ مەدەرسە وەسایلی گەرەکە نازانم خەرج و خەرای گەرەکە میوانە شایە سیوەنە هەزار بەدبەختی دەی وەختی پۆڵەکەی نایە فشارێ بووتێ فشارێ بووتێ بۆ بۆنەوەی گەرەکمە بیژم ئەم ڕژیمە جەنایەتکارە و ها لە سەرکارە و ئامڵ تەواویە ئاخر کوڕە لە کوێنەی دنیا تو دیتە لە کوێنەی دنیا تو دیتە دەوڵەت مستەقیم بە کاناڵ نیروهای ئەمنیەتی و سەران ئەو باش جمهوری ئیسلامی شەخص خامنەیش خەریکە ڕەهبەری ئەمریکا مواد مخەدر تێنن تەقسیمەکە لەبین مردمە هەر لەو کورسانە دانەی ئوستادار بوو ڕەحیمی ئەمە قسەی چەندین ساڵ لەوە بەرە وتوی لەوە بەر کۆمەڵە و دموکرات مەسەڵەن ئیسلاحیە دادەست جوانەکانە و ئیمڕۆ من وافۆڕێەوە بەدەستیانەوە تۆ تماشاکە ئەم ڕژیمە چەندێ بێ شەرمە چەندێ بووی ئەنسانیەتی لەمانەوە نایە دەرنەتیجە ئەم مشکڵاتی لە ئەوانە دروستێکە کارا لە ماڵ خۆیان دانیشتە شەوانە نیمە شەو وەک وەحشی ئەڕژنە ماڵەکەی ئەوەیەکە بێکە ڕعایەتکەن ئەمانە ئینسانن خەستەن خەفتن و گەرەکیان هەنکەن بگیر و ببە لەم ئەوە گرێ ئەمە گرێ ئەوە کوژێ بین چاوتان کەفێ بە کوڕەکەتان چاوچان پێکەفێ خەریکی ئەعدامیەکە یعنی واقعەن لە هیچ گوشەی دنیاە تۆ پێیان ناکەی لەم حکوومەتە کەسیفتر و جنایەتکارتر بێ دەن نەتیجە هاوڕێ ئەبوو تەواو مشکلات و بەدبەختیەکە وای مڕۆ مردم خەریکن بە ناحەق ئەیکێشن خەریکن بە ناحەق تەڵەفاتەکەن بە ناحەق هەزینەکە ئێن ئامڵەکەی مستەقیم جمهوری ئیسلامی زۆر سپاس هاورە برایمەر وەکو بە تۆ بە دروست ئیشارەت پێکرد خەڵکی ئەو کۆمەلگاش بەڕەگ و ئوستوخانیان و ئەمە دەزانن و دەرچیان کردووەکە عاملی هەموو ئەم بەدبەختی و ڕۆژەشی و گرانی و فەقر و نائەمنی و ئێدام و کوشتن و بڕینە زیاتر لە 14 جمهوری ئیسلامیە لەمە هیچ کەس شەکی نییە کە جمهوری ئیسلامی عاملی ئەمەیە و جیالەوەی کە وەک فەرد دیارە لە مقابل هەموو ئەم مشکلاتە ناتوانن ڕێگا چارەیە بۆ ئەم شتە ببینەوە ناچار دەزەبەن بۆ خراپترین ڕێگا کە ویش گرتنی گیانی خۆیانە خۆ دەکوژن خۆ دەستوتێنن بەنەوەیەک پیان وایە ئەمە ڕێگا نەجاتە بەڵام من ڕەوانشناس نیم وەلێ ڕەوانشناسی ئەڵێ هەر نەوعە ئێقدامێ بۆ سەر وجودی خۆت جا چ خۆت کوشی بێ بە هەر شکڵێکی وەلەتمەدان لە خۆت بە هەر شکڵێکی بێ دوای 3 سانیە پەشیمانی بەدواوەدا متاسفانە لە کەمتر لەو 3 سانیەدا تعدادێکە دەسەبەن بۆ ئەم کارانە ئێقدامەکەن خۆیان لە بینبەرن و زەربە بە خۆیان بگەێنن ئەوەیە کە گیانیان لە دەستاوە و دەڕوا و هیچ جوبران نابێتەوە و ممکنە تعدادێک لەو 3 سانیەیە کە ئێقدامەکەن بە خودکوشی و خودسوزی ممکنە
کەسانێک یا شوێنێک بە فریایان کەون کە گیانی خۆیان لە دەست نەدەن. لە هەمووی خراپتر ئەوەی کە دەزەدا بەم کارە بە هەموو ئەم فشارە ڕۆحی و ڕەوانیەوە کە وجودی هەیە هیچ شتێک چارەسەر ناکا، بەڵکێ خۆی کە لە بین ئەچێ هەروەکو تۆ بە دروست ئیشارەت کرد حفرەهایەک دەڕەهایە شێو و دۆڵایەکی ڕۆحی و ڕەوانی بۆ کەس و کار و منداڵ و ژن و منداڵی خۆی و کەس و کاری خۆی بەجێدێڵێ کە هیچ وەخت جوبران نابێتەوە. بەڵام بە هەمووی ئەوانە ئەبینین یەک شتمان نابێ لە بیرچێ جمهوری ئیسلامی لەو پەڕی سەر لێ شێواوی و بنبەستی و داماوی و ڕسوایی خۆیان قەراری گرتووە. خەڵک هەر بەم ئومیدە دوای 40 و چەند ساڵ ئەگەر چی ئەوەی تریش فشاری ڕۆحیان بەسەرەوە بێ نابێت دەست بە چنین کارایە بدەن. پێدوانیە تەعەمقێک لەم بابەتەوە لازمە تۆ بە دروست ئیشارەت پێکرد دەبێ مشکلاتەکەی خۆیان نەشارن و پێدوانیە بێ کەسانێ پەیدا بکەن کە موردی ئەتمادیانن مشکلاتی خۆیان لەگەڵ و کەسانە باسکەن. 3 دقیقە زیاتر وەختمان نەماوە فەرموو. بەڵێ وەڵا بووچا وتم واقعان ئەکیدەن من تاکی دەکەمەوەی کە جمهوری ئەسپا بیژم بەستەر جمهوری ئیسلامی ئەگەر ڕوژێ 1000 نەفەریش بمری ئەین خیاڵی نییە، هەزاران نەفەریش خۆی کوژی و خۆی بۆڕی ئەین خیاڵی نییە، نە ئەین خیاڵی نییە، زۆریشی پێ خۆشە، زۆریژێ پێم و خۆشە. ئەو حەزەکە جامعەکە مردم بە ناو شایی و شیوەن و گریان و نازانم سەر قەبر و بەدبەختیا بن. ئەو حەز ناکە مردم باسەوات بن، ئەو حەز ناکە ژن بێتە خیابان، ئەو حەز ناکە جوانێ لەباس شیک و ئارایشی بکە، حەز ناکە. ڕژیم جمهوری ئیسلامی بارها وتمانە وەسڵەیەک ناجوورە بەو جامعە لەبار اجتماعیە و لەبار سیاسیە و لەبار فەرهەنگیە و حکوومەتێکە بەمان ئای واقعیەکەی بنیام کوش قاتڵ دست فاسد سەر تاپا فاسدە سەران و ئەوەیە کە دەستیان ناو جمهوری ئیسلامی کشتی خەریک دزیە، کشتی خەریک درووە. وەلی تێ بەو بۆنەوەم هیچ ئەنتزارێک لەم ڕژیمە نییە. ئەم ڕژیمە شغڵی ئەمەسە فقەتمانەوەی بۆ خۆیمەوەمە. ئەمە ئەوەی کەم مردم بڵێ لە منسانەی لە فراس واقعی من هەورە برایم ببوورە 1 دقەمان وەختماوە فەرموو. من ئەگەر مشکلێکم بێ حەدەقەل لە تەک نوڵاڵەکە ماینمە بن تاک ڕەفیقەکان هاو حەزبیمە تاک کوڕک کەسێلی وا ئەزانم واقعن ئەچم بنیامێ خازست ئەیمە تاک ئۆرگانەکانە بلاخرت تاک دکتۆرات دە هەر ڕێست ئەم کارە ناوێت مردم کوردستان بەتایبەت جوانەکانە سێ لەم دەهێنا و مقدارێ واقعان وریا بن ناوێ متفاقە ناگەوارە دەبحیتر بکەفێ. زۆر سپاس هەورە برایم، متاسفانە وەختمان زۆر نەماوە هێنا وەختمان تەواو بووە. سپاس بۆ تەوزیحەکانت و بۆ بەرزاریت لەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا. سپاس بێوەش. زۆر سپاس. بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆراتینە کۆتایی ئەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داواتەکەم بینەری بەرنامەکان بن لە هەرچۆ هەن ساخی و سڵامەتیتان ئارەزوومانە و شاد و سەرکەوتوو بم بە هیوایەوەی کە هیچ کەسێ بە هەموو مشکلاتێکۆ کە هەیەە دەست بە چنین کارێک نەدەن و دەڕەهایەک و شوێنایەکی ئیلتیام نەدراو بۆ کەس و کار و خانەوادە و منداڵی خۆیان